لەناو مێژووی دێرینەوە لە شەوێکی بەهاریدا و لە ئەشکەوتێکی بچووکی بەردینەوە نیگای ئاسمان پەیوەندی کرد بەم مەڵبەندی زەمینەوە لە مەککەدا خەڵکێدا ماو فلیم سوتا و هەموو هەستان دژی نیگای ئاسمان وەستان بێژینگیاندایە بەرهەتاو کردیان بەقاو ئیتر تەواو نەیانزانی ئەو هەتاوە لە عەرشەوە هەڵکراوە ئەبێ هەتا ژیان ماوە نووری دیار بێ لە هەر چوار قوڕنەی دونیاوە لەو ڕۆژەی کاروانی خۆر بەڕێکەوتن وەکوتی شکڕێیان دەبڕی و نەدەسرەوتن دوای 13 ساڵ لەسەر ئاسۆی مەدینەوە خۆریان هێنا و بەدەرکەوتن کۆچ خەبات و بەرخودان بوو خولیا و ژان بوو مەدینە جێگە ژوان بوو کرایە مێژووی ساڵنامە چونکە خاڵی وەرچەرخان بوو ئەو یارانە دەستەبژێر بوون هەنجێ بوون پاک و دلێر بوون بە هەڵاڵەی گوڵان فێر بوون مرۆڤ بوون بەس بێچوەشێر بوون بە ئیقڕەئی یەکەم وشەی ئەو قورئانە ئابە و دەستە خاوێنانە ماف و ئازادی هێنرا کۆت و پەیوەند شکێنرا بۆ یەکەم جار گەل بە دەستور ئاشنا کرا شۆڕش دژی جەهل کرا ئەسپی عەقڵی تیا تاودرا شارستانێتی ئیسلامی بەرپا کرا مافی ژینگە و ئاژەڵی تیاڕە چاو کرا جیهانی پێسەرسام کرا گەلان لە جێی یەکتر خواردن بوونە برا بۆ داهێنان بوونە چرا مێژوو دەڵێ موسڵمانان 13 سەدە ڕێزیان هەبوو پێزیان هەبوو بۆ ناحەزی گەل و خاچیان زەبری توند و هێزیان هەبوو دوای جەنجی جیهانی دوای جەنجی یەکی جیهانی کاتێ بە خۆمان مانزانی چاومان خەو زۆری بۆ هانی ئارام ئارام نامانە خەو لەپڕ ڕۆژیان کردین بە شەو کە ناویان ناین پیاوی نەخۆش ئیتر نەما جۆش و خرۆش دوشمن زەفەری پێبردین وەڕی کردین قڕی کردین بەرامبەر یەک پڕی کردین دوێنێ دەستمان لە دەستی یەک کەچی ئەمڕۆ بەربووینە یەک جەستە بووین کە هەڵڕژاین کەچی یەک جەستە بووین کە هەڵڕژاین وەک ئاردین ناودڕک پژاین ئیستیعماری بەریتانی هاتوو ماڵی بۆ بەشکردین چەند گەلێکیان خەنی کرد و چەند گەلێکیان بێبەش کردین ئینجا خەڵکی چەوت و نەزان ڕابرد و پیس و بێویژدان بە کورسی حوکمە هەڵزنان ئەوانەی چوونە سەر کورسی جیرفان گەورە و ورگ برسی لە تاو ڕابواردن و کورسی لە میلەتیان هەر نەپرسی خیانەتیان کرد لەگەلیان چەند کڵاویان کردە سەریان بوونە ژەقنەموت و سندان کەس پیاو نەبوو تەنها ئەوان خۆیان خستە جێی خوای ئەوان ئەوجا هەر کەس لێوی بزوان یان بۆ زیندان بۆ شەلاق و بۆ پێلەقا یان گۆڕستان بە فیشەک و بە مەشنەقا ئابەم جۆرە هەوڵی قازی لە باربرا خۆیشی برا لە چوارچرا لە داردرا بە دەستێکیان بۆ گەل کوشتن دەستێکیش بۆ تەوقە و ئیمزای خۆفرۆشتن یان لە ترسان یان لە برسا خەڵکی فێربوون تێی هەڵبدەن هەر هەڵق و نێو بڵێ مەمنون علوعلووی تایفەی قەل هەر ئاەنوت و بژی هوبەل سەرکردەی پاڵەوانی گەل سەرکردەی چی شەخسە پەڕۆ نەخۆشی گولی و سێبەڕۆ نمونەی سەدام و سادات ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان کرد دەستخەڕۆ فەڵەستین و کوردستانیان کردە ڕەنجەڕۆ ئامادەبوانی خۆشەویست بە ناوی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری بە خێرهاتنێکی گەرمتانەکەین بە تایبەتی بە ڕێز دکتۆر عیماد گوانی کەوا ئەم شەو تەشریفی هێنا ڕێگایەکی دووری بڕیوەوە ئامادە بووە و بە خێرهاتنی سەرجەم خوشک و برایانەکەین خوای گەورە پاداشتی هەموو لای بداتەوە سەرەتا داوا لە کاک ئیسماعیلەکەین بفەرموویە سرودێکمان پێشکەش بکە اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم
لو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەندە گەڕێم بەسەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله شاری مکە دەرچوو خەڵکی مەدینەکە زانیان هەمووی دڵخۆش و شاد بوو طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع پێغەمبەر کە دوورکەوتەوە لە شاری مەکەی پیرۆز لە دوو چاوی ڕەش و جوانی فرمێسک لێی دەباری طلع البدر علينا من ثنيات الوداع وجب
وسلم. خی گەورە پاداشکار ئیسماعیل بداتەوە. ستاش داوا لە بەڕێز مامۆستا دەکەین دکتۆر عیمادوانی جەنابیان فەرموویتن بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد الأولين والآخرين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. عزيزان وخوشويستانم ئەتان دوێنم بە چەمکێک کە خوای پەروەردیگار عزیزان و خۆشەویستانی خۆی پێ دوێنی پێتان ئەڵێم السلام علیکم ورحمة الله وبركاته. سوپاس بۆ برای بەڕێزم مامۆستا مسلم ڕایەتی خوای گەورە جەزای خێری بداتەوە کە حوسن زەنی پێبووین هەرچەندی هینام و بردم بە مەلایەتی و بە فەقیهاتی خۆی لەوە چەنگا دەرباز بکەم بەس دیار بوو الحاحی کرد. خوا جەزای خێری بداتەوە یا ڕەبی چووکە بە دڵنیاییەوە خەڵکانێکی دیکەی پسپۆر هەن لەو بوارەی کە توانن حەقی بابەتەکەی بە چاچی بدەن. بەڵام وەک قاعدەیەکی ئوسولی هەیە دەڵێن ما لا يدرك كله لا يترك جله. خۆی ئینسان ئەگەر بێت و ئاگاش لە هەموو شتێکی نەبی دەکرێت لە شتێکی دەربارەی بابەتەکەی بدوێ. لەو هەندە دەقیقانێکە لە خزمەت جەنابتان ئابم دەربارەی کۆچی پێغەمبەری خوای صلی الله تعالی عليه وسلم دەمەوێ لە ڕوانگەیەکی دیکە باسی هیجرەتی پێغەمبەر بکەین عليه الصلاة والسلام. ئەمەوێ چیرۆکەکەی بجێڕینەوە چونکە هەرچەندە یعنی زۆر جار خەڵکانێک گلەی ئەوەمان لێ ئەکەن دەڵێن مامۆستا ئەنگۆ ئەرێ بەس نییە چی دیکە باسی مردن و نوێژی جەنازە و زەکات و سەرفترە و ئەو بابەتانە ئەکەن وەرن بڕک باسی دنیایان لۆ بکەن. قناعەتم وایە ئەو خیتابە یعنی خۆی ئەو ڕەخنەیە بەشێکە لەو غەزبە فکریەی کە کراینە دانەوێ وا پیشان بدەن بەوەی کەوا مەسئلەی دنیا و قیامەت و دوانەیەکی لێکدیکە جیاوازن. ئەوە کەوەی زۆر لە زانایان ئەڵێن ئەو کات ئەزمەی عالەمی ئیسلامی دەستی پێکرد ئەو کاتێک کە عولەمایان لە دەستگای سوڵتانی عالی دەوڵەتی عەلیەی عوسمانی قناعەتیان بەوەی هات کە بابی معاملات بکەنە قانون جیاواز لە بابی عیبادات. کەچی تەماشاکەیت ئێمە لە فقهی ئیسلامیە زانایانمان ئەوەندە وشیار بووینە دینیان بەیەک پاکیز تەماشا کردیە. یعنی لە بۆ تەعلیم تەبویبی بابەتەکانیان کردەوە بابی عیباداتەوە بابی معاملاتەوە ئەوە نیکاحە و ئەوە مەتەلەی جینایات و بابەتانەیە. هەرلوێش گەورە زانای ئومەتی ئیسلامی عەبدولوەهاب النەجار محاضەرەیەکی هەیە نەقدی ئەو فکرەیەکە کە دەڵێ ئەو کاتێک کە فکرەی ئیسلامی مەسئلەی عەقیدەی حەسر کرد لە سێ بابەتە لە مەسئلەی ئیلاهیات سەمعیات نبوات ئەو کات دەڵێ ئەزمە لە فکری ئیسلامیا دروست بوو و ئەوەی تەئیدی و فکرەشەکە مفەکرێکی گەورەی ئومەی ئیسلامی هەیە بەناوی ئەبوو زەید مقر الئیدریسی ئەندامی مەکتەبی سیاسی پارت و ئیحسانی مەغریبیە ئەندام پەرلەمانی وانیش بووە تەواو مفەکرێکی زۆر عەزیمە و کابرایە ماشەڵای لێبی یعنی کمن ئەوانەی لەو سەردەمەی بەقەدەر ئەو کابرای مەوسوعی بن. ئەوەڵێ غەمەکانی ئومەتی ئیسلامی لە ئێستاوە دەستی پێ نەکردوون لە سەردەمانێکی زووە دەستی پێکردوون بناغی دانایە بەڵام بە خلافە بە ڕوخانی خلافەتی ئیسلامی کۆتایی هات. جا بەڕێزانم ئێمە سەراحەتەن یەک لە گەورەترین مشکیلەکانی پەروەردەییمان یعنی بە زۆر جار کە دادەنیشین لەگەڵ مامۆستایان ئەو گلەیەمان هەیە. یەک لە گەورەترین مشکلەی پەروەردەییمان لە منهەجی پەروەردەییمان غیابی سیرەی پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام لە پەروەردەکردنی فەقێ لە پەروەردەکردنی حوجرە لە پەروەردەکردنی پرۆگرامی تاچی موسڵمان وەکو موسەقاف. ڕاستی تاکو ئێستا لە ناو ئەمە باسی کوردستانێکەکەین لە کنەمە سیرە وەکو پێویست ئێحتیمامێکی جددی پێ نەدرایە حەقی خۆشی نەدرایتێ. ئەگەر لە مناسبەیەکی ئاوا باسی بابەتە چکرابی ئەگەر نەدایکان سیرەی پێغەمبەریان کردیتە خاریتەتە الطەریق و دەلیلی پەروەردەکردنی منداڵەکانیان و نە ناوەندە مەعریفەکانیشمان بای ئەوەندە اهتمامیان بە جانبی مەعریفەداوە. سوپاس بۆ خوای پەروەردگار لەو ئاخیرانە جوودێکی باش هەیە. تەسەوڕ بکەن 97 و 98 لە مێژ نییە
لەناو مەکتەبەی کوردی تاکە کتێبێک کە دەستت بکەوتبایە لەسەر سیرەی پێغەمبەرت بخوێندبایەوە ژیانی پێغەمبەری مەزنی مامۆستای پارەزانی بوو. پاشەویش مامۆستا عەبدولعەزیزی مامۆستا عەلادین کوڕی عەبدولعەزیز هی کوێ بابی ئەو دکتۆر دلاوەرەی کە وەزیری تعلیم عالی بوو کتێبەکەیان چاپ کردەوەش هەڵە و شتی زۆر تێدا بوو کەم بوو. يعني اگر بيتو گەنجێک بیویست بە شتێکی لەسەر سیرەی پێغەمبەری بخوێنیت و عەلەیهی السەڵات وەسەلام بە زمانی کوردی کممان دەستەکەوت. تا وەک نەوشەورمان مستەفا لە کتێبەکەی خۆی باسەکات دەڵێ وەخت خۆی ویستم تەفسیرێکی قورئانی بە کوردی بخوێنمەوە گەڕان دەڵێ تەفسیرێکم دەست نەکەوت کە لە کوردیا بە کامڵی نووسرابی دەڵێ لە ئاخیری بڕیارمدا لە عەرەبی فی ظیلالی بخوێنمەوە و لە قەدیمەکانیش لە نوێیەکان فی ظیلالی بخوێنمەوە و لە قەدیمەکانیش تەفسیری جەلالەین بخوێنمەوە. يعني بمعنایەک کە مەدرسەی کوردی هەتاوەکو ئەو ئاخیرانەش ئیشکالێکی زۆری هەبووە لە سەرچاوە مەعریفیەکانمان لەو پەروەردەکردنی نەوەکانمان. بەس ئێستا الحەمدولله کۆمەڵە کتێبێکی باشەیە لە باشترینیان کە یاسر زەعاترە ئەڵێ لە 100 ساڵی ڕابردووە شتێکی ئاوا لە ژیانی پێغەمبەری نەنووسراوە. کتێبەکەی وەضاح خەنفەریە بە ناوی الرەبیع الأول کە کرایتە کوردیش بەهاری یەکەم تەفسیر چاپی کردیە. هیوادارم تەرکیزی بخەنە سەر بەتایبەتی لەبەرەوەی قراءة سیاسیە ئیستراتیجیە فی السیرة النبویە خوێندنەوەیەکی نوێیە لە ڕووی استراتیجی و لە ڕووی سیاسیش لە بۆ ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. برای بەڕێزمان شێخ دورەید المەوسلی شێخ دورەید طبعا لە قورئانیات ئیشەکە و برایە خوای پەروەردگار موفقی بکات دوێنێ دیار بلوی باس کردم لە فترەیەک تقریبا 20 ساڵێکە بی مسلمان بووە لە مەسیحیەکانی بەرتڵە و ئەوانەیە بەس ماشەڵڵای لێبی خزمەتێکی زۆر باشی ئیسلامەتیەکە کتێبێکی هەیە تقریبا 20 مجلدە لەسەر قورئانیاتی نووسیە و برا بەڕێزم. قسەکەی ڕێک لە قسەی سەلمانی فارسیە چی باسیەوەی کرد گوتی ئێستا خەریکی نووسینی کتابێکی مە لە 3 مجلدە ئیسقاطات السیرة النبوية على الواقع کو محاولە بکەین سیرەی پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام بکەینە زاد و زەخیرەیەک چرایەک بکەین لەبەر سێبەری واقعا لەگەڵی دابنشین. سپاس بۆ خوای پەروەردگار خوا شەڕەفی ئەوەشی بەمە بەخشیوە کە نزیکەی 4 ساڵە بی بەردەوامین لە دەرسێکی شەوانی سێ شەممە ئێستا لە ساڵی ڕووداوەکانی ساڵی 8 هیجرین و خوێندنەوەکانی ئەو دەرسانەی کە لە بۆ ژیانی ئەو ڕۆمان پێویستمان پێێتی تەطبیقی بکەین سیرە بکەینە دەروازەیەک بۆ ژیانی ڕۆژگاری ئەو ڕۆمان. با زۆر نەچمە ناو بابەتانە پێشەچێک بوو کە دەمویست ئاگادارتان بکەمەوە لەسەر ئەو ملاحەزانە دایکانمان خوشکانمان برایانمان کە ئەبێ بەڕێزان بۆ گەڕانەوەی شکۆی ئومەت بۆ گەڕانەوەی عیززەتمان بۆ گەڕانەوە و ناسینی ئیسلامێکی حەقیقی فەهمێکی تەواو لە قورئان و لە سیرەتی پێغەمبەر لە سونەتی پێغەمبەری خوا پێویستمان بە سیرەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم. ئێمە اهتماممان بە قورئاندایە اهتماممان بە سونەتیشدایە بس اهتماما بسيرت ندايا چونکە سيرة أو سنة كلالاي إمام مشهورة تعريف أصولي فقهاء لبو سنة كبريتيا ما صدر عن النبي صلى الله عليه وسلم من فعل أو قول أو تقرير نك تعريف أهل حديث بوها تعريف حديث كان ما صدر عن النبي صلى الله عليه وسلم من قول أو فعل أو تقرير أو أحكام خلقية أو خلقية أو على هدى أو على سبيل هدى أو استشارة أو ما إلى ذلك. هاتو كاتو أقر بيتو السيرة بيغمبري صلى الله عليه وسلم فراوان ترى لسنتك جاري وهي تماشاك أو سنة ممكنة وەکەوەی ئەڵێن بە ڕیوایەتێکی لە سیلسیلەی یاخود لە مەنهەجیەتی ئەهلی حەدیث زۆر جاری وای حەدیث دەرناچی بەڵام ڕەنگ بی ئەو مەنهەجیەتە تەطبیق نەکرێت لە سیرەی پێغەمبەری صلی الله عليه وسلم. لۆیش ئەکرەم ضیاء العومەری گەورە عالمی عێراقی کتێبێکی نووسیە بە ناوی السيرة النبوية الصحيحة محاولة لتطبيق قواعد المحدثين على رواية السيرة النبوية. يعني لبروي السيرة بشكل تاريخ دادندري لبر هندي لحديث هذا ذاك تعامل لقى الحديث زور بقوة تربوة جاب الرزان أجر قرأنا وسر سيرة بيغمبري صلى الله عليه وسلم أتواني بنزكترين نقطة لقرآن تبقي چونکە پێغەمبەر عليه الصلاة والسلام قورئانێکی تطبیقی عملی فعلی کردەیە لە بۆ دەقی قورئان هەردوویش ئاخیر لەو ئاخیرانە يعني دوای ڕوخانی خلافەتی ئیسلامی دوو مەشروعی گەورە لەسەر ئومەتی ئیسلامی تطبیق کراینە. یەکەمینیان عەهدی کیسەنجەر
كاحتلال منطقة شرقي أوسط. وطبعا لدواي الروخاني بلوشي سوفيتي يعني جود زمسري روسيا كوتاي هات أمريكا أبو بسيد وسرداري دنياي خوين نوية كان بو دنياي أبو يكم شتيان احتلال منطقة شرقي أوسط وخيراتكي مشهورة بعهد كيسنجر فعلا تطبيق يانكر داجير يانكر عراق داجير كراو أفغانستان داجير كراو بلام دواوي كزانيان ناتوان الإسلامي لنا الله بينا دري لدو 2001 بولاوة دواي 11 سبتمبر مشروع ديكيان تقديم كرد مع هذه الراندي أمريكي بشيشي لا جودي خوي ترخان كر لبو خوينا ولا بو عالم إسلامي دو تقريري مشهور يعني هي يك كان الإسلام المدني الديمقراطي كالحمد لله وصل أستانا كردي بو يكردي براي برزما كاك بنار قد داغي خوات زايدات وكردي تكردي كي هو دارم بيخوينا ولقل بناء شبكات الاعتدال في العالم الإسلامي هي كم خزاني ظلماي خليل زاد نفسيتي أو مشروعية كإستاذ العالمي الإسلامي التطبيقية كان لو مشروعي بشي أخيري ترخان كرايل لو دوشتا يكمين ليدان لحجابي أفرد دومين شان ليدان لسنة بيغمبري صلى الله تعالى عليه وسلم بتايبتي لفرمودكاني بيغمبري خواي صلى الله تعالى عليه وسلم سيركا وڵاتێکی وچی ئەمریکا دەستگایەکی وەکو مؤسسەی ڕان کە شت ئەنووسی لە بۆ مەرکەزی قڕاری ئەمریکی بەشێک لەو بابەتانە تەرخان کرا لە بۆچی لە بۆ لێدان لە سونەتی پێغەمبەری صلی الله تعالی عليه وسلم لە کنەوان سونەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە مەعنا لێدان لە کەسایەتی پێغەمبەر دوورخستنەوەی لە بۆ تەفسیرکردنی قورئان و هەروەها دوورخستنەوەی نەوەی ئێستا لە سیرەت و هەروەها لە سونەتی پێغەمبەری خوا لۆی بەڕێزانم پێتان سەیر نەبی کە ئێستا خەڵک هەیە لەو هەولێرەی خۆمان دەڵێ ئێمە بڕوامان بە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله هەیە بەڵام بە هیچ شێوەیەکی بڕوامان بە ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوڵ الله نییە یعنی ئەوە ڕەدی یەکێکە لە بەناو قورئانیا لە بۆ برای بەڕێزمان کاک دکتۆر عوسمان هەڵبجێی کە خۆی باسەکە کابرا ئەڵێ ئێمە بڕوامان بە لا ئیلاهە ئیلا الله هەیە بەڵام بە هیچ شێوەیەکی بڕوامان بە محەممەد ڕەسوڵ الله نییە لەبەرەوەی لە قورئانی نەهاتیە داوامان لێ نەکرایە برین هاتووک شەهادە بە یەکەوە ڕەبەط بکەین تەسەووڕ بکە لێ بەڕێزانم تەمەعون کردن و تێڕامان و تێفکرین و حاڵیبوون لە سیرەتی پێغەمبەری خوای صلی الله تعالی عليه وسلم عقلیەتێکی دیکەمانەداتێ لۆ خاتری ئەوەی لەگەڵ ئەحداسەکانە ئێمە هەڵ بکەین یەک لە گەورەترین موشکیلەکانی عقلی ئیسلامی ئەوەیە عقلێکی جامدمان هەیە گلەییە لە خۆمانەکەی لەبەرەوەی بەردەوام تەماشەی بکە ئەبێت و بەردەوام لە نوێبوونەوە لە ئەبدەیت دابی چونکە نەسەکانمان بە نەوعێک داڕژراون کە تەفاعول لەگەڵ واقعەکەن تەفاعول لەگەڵ ڕووداوەکانەکەن بەڵام چێ ئەبێ خەڵکێکە بی خوێندنەوەی لەبەوە بکات جا کۆچ ڕووداوێکە لە ڕووداوەکانی تاریخی ئیسلامی ڕووداوێکە نەکوەکو ڕووداوێکی بەسیط وەک مامۆستا محەممەد ڕاتب نابلسی ئەڵێ کۆچ دەربازبوونە لە دانیشتن و لە ساکینایەتی لە بۆ متەحەریکایەتی و جوولە کۆچ دەرسی یەکەمی کۆچ کە ئینسان لەی فێرەبی کە لەی حاڵیە بێ ئەوەیە بێ مسلمانی دانیشتوو مسلمانی مردوو مسلمانی بێجم و جۆڵ مسلمانێک کاڵێ کراوی خۆت بگرە بانەی بە مسلمانێک کەوا تێبگات تەنها دین ئەوەیە کە هاتوو طقوساتی عیبادەتت هەبی لە کایەکانی ژیانی ببێ دەرێ کۆچ پێچەوانەی ئەو بۆ چوونانەیە چکە کۆچ بە معنە هەڵستانە کۆچ بە معنە ڕاپەڕینە کۆچ بە معنە بەرەو گۆڕانکاری بوونە کۆچ بە معنە نوێگەریە کۆچ بە معنە بەرەو لووتکەچوونە لێ بەڕێزانم زانایانمان زۆریان دەربارەی کۆچ نووسیوە لە ژن لە پیاو دەیان و سەدان کتێبی سیرە هەیە کە لە دەربارەی ژیانی پێغەمبەری نووسراون عەلەیهی السەڵات وەسەلام بەڵام بەڕاستی کمن ئەو کتابانەی وەکو کتێبەکەی وەضەح خەنفەرا نووسرابن لە وردیە کە وات لێ ئەکات و لەگەڵ سیرەتی پێغەمبەرا بژی عەلەیهی السەڵات وەسەلام جا من دەمەوێ هەندێک لەو دەرسانەی کە لە سیرەی وەرەگیرێن باس بکەم کو ئەمە لە ژیانی ڕۆژانەی خۆ تەطبیقی بکەین یعنی کو لە پەروەردەی منداڵە تەطبیقی بکەین کو لە بەددەعوە و بانگەوازە پەروەردەی بکەین کو محاولە بکەین لە اقتصاد و لە بەڕێوەبردنا تەطبیقی بکەین ئەمە هەدەفی گەورەی نووسینەوەی ژیانی پێغەمبەریە صلی الله عليه وسلم شە بەڕێزان وەک شێخ سولەیمانی نەدەوی ئەڵێ کتێبێکی هەیە بەنای الرسالة المحەمەدیە نۆ محاضەرەنە لە جامعەی دڵهیدایەتی ڕەدە لەسەر
استشراقي أو تبشيري أو بابتانا كلا جامعي دلهي قسام ببيغمبري قوتينا طيب شتي زور ناوازيه بخوي بأوردين وسرايات ترجمة عربي كريا براستي كمن أو أنا لو بابتيك شت آوا قورا وسرابي أو باسي هيك الله بيغمبر عليه الصلاة والسلام لقل بيغمبر كان ديك تشي جوازه دله هيك بيغمبر يكني جياني بكامل ديار بي هر بيغمبر يجي ديني رويتش جياني باس كرايا حتى حضرتي سيدنا موسى سيدنا عيسى لتوراة ولا إنجيل اجتماع شيء بكر رويتش جياني عن ديار بلام سيدنا رسول الله صلى الله عليه وسلم فرميتي لقد كان لكم في رسول الله أسوة حسنة أسوة دقة قدوة فرقي هي فرمي أبي أسوة همو روكاني جياني ديار بن لشوي جان بيوست بي برو لدرجي بدا أتواني بدستي بيني وكو بيغمبري باوك لويه براي برزمان ما مستشيخ عبد الوهاب الطريطري طريري خوا تمني دريج بكا سعودية طبعا مهاجرة فقيرة لتركيا كتابي هي بناوي السيرة النبوية كأنك تعيش معاه دو مجلدة فرسان مؤسسة فرسان كرديتي بس برو بيخوينوا لا تسروشي طبعا تبيوست ببيغمبري عليه الصلاة والسلام لا پرورده کردنی منداڵ لا پرورده کردنی جی لا بواری تجارت لا مال لا سید و سردارایەتی لا شوانایەتی لا گچکایەتی لا پیری لا جحێری لا باپیرایەتی بەنەوعی ژیانی پێغەمبەری نووسرایە كم كسي آوا جاني تومار كرابي حتى ترمذي لشمائليا باسي ريشي بيروزياكا چند طالمو لردينكي سبي هالقراو چه جاني آوان بسراوتو لو برزان شت زوره ممكن اگر دا بنشين وكوي الله من دالم 4 ساله ما خريجين شوانه 35 دقيقه قسا كاين لسيره بيغمبري خوا صلى الله عليه وسلم هشتاش ممكنه 3 سالي ديك شيبوه كاتو لخصبه بيغمبري دابي عليه الصلاه والسلام طواو نابي لو عندك درس هنا درسي زور مهم من لسيره بيغمبري خوا يا كم درس لهجره بيغمبري خوا صلى الله عليه وسلم يا كم درس لو درساني كلو اوروبي واسمان بها كابي لبيري نكين الجمع بين الأخذ بالأسباب والاعتماد على الله بري زانان قاعدة شان هي دلين بيشي تصي أصحابي فيل خدا ياسايشي لقردونا هبوا أوي شوي هركاتك بيغمبراني هركاتك ديني لها رشد أبوبي بمعنى أوي عالم بأدبي كردي بران برخوا دجي بيامكي واستابنوا پیغمبران دعاء کرد بی خوای پروردگار بمباشری او قومی لناو بردیا او قومی لناو بردیا بس فرمون لقل حادثي لدواي حادثي اصحاب فيلا كبيغمبر لدايك بي او سنن كونيه دغوري خوای پروردگار يا ساي چي دي كديني تبون ان تنصروا الله ينصركم او جاري خوای پروردگار ديوي اتو كاركتر چي گرينگ بي أخذي بأسباب تهبي ودبي لقل قاعدة كونية بجولي هتاوكو وجود تهبي لو يتماشي بك لشر بدرة بتني ملائكتنا شر بكان لقل صحابة كان بيغمبري إخوة شاردة للصحابة شهيدة بن ملائكة بجدار لشرك لشر وحودة بجدار ملائكة لشر خندقة بجدار ملائكة بلان بچه بقيادة بيغمبري إخوة صلى الله تعالى عليه وسلم لو او قاعده لهجرتي پیغمبري خو بزقي ودياركوي لو خوي پروردگار براقي لو پیغمبري نينا وكو اسراء ومعراج پیغمبري هر بگري لمكي بهيني لمدينه دابني هشو هشت روجا او كابرايا بخوي وبرفيقي غاري لو بري ترسيو ما ترسيو مكافئك هي سطح اشتري كوكو دم مليون دولار يستا زياتره داني بيقرن داني بيكوجن اتفاقك هي بنوعك كويستا لغزية تحالفك هي بكافر وبمسلمان ومشاركا لو خاطري ويوفي لنا وببن جماعتك لنا وهمو طائفة قريشية طبعا بخو قريش دوازده بربابن دوازده طائفة دوازده بطن جقل قريشية أحباش بوينا أحباش جماعتك بوينا غير قريشة بوينا يعني هاولاتي درجة دو بوينا تقريبا أوانا باشي زورينا بوينا لمكي أوانيش اتفاقيان هي لسرشي بتسن بيك وجنزة بنيرن بيغمبري بكوشن عليه الصلاة والسلام هتاوكو خوينكي بزرببي تصور بك اتفاق هي خواي پروردگار جل جلاله شي أفرمي وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك سيبيلاني أنهبوينا
یەکەم پلان خوتەکە ئەوە بووە لیوثبیتوک ئەوەیە بتگرن لێ بتهێڵنەوە دەست بەسەرت بکەن ئەو یەقتولوک یانە شەهیدت بکەن و بتکوژن ئەو یوخریجوک یانەوە دەرێت بنێن بەڵام وەیەمکوڕون وەیەمکوڕ الله والله خير الماكرين خواهی پەروەردیگار جل جلاله پێغەمبەری حەسمەکە بەوەی کەوا ئێمە موداخەلەمان هەیە بەر چەندی پیلانیان نەبی بەڵام تەکبیری خواهی پەروەردیگار لە پیلانەکانی ئەوان گەورەترە لێ تەماشا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی پێویستە لە بۆ ئەو سەفەرەی جێبەجێ کردێ یەکەم بەیعی عەقەبەی یەکەم و دووەمی کردیە دوو جارە هیجرەت کرایە لە بۆ حەبەشەی تەکبیر کرایە بزانن چ شوێنێکی حتا کە ئەفەرمیە من کە پێم گۆترات و کۆچەکەی لۆ شوێنێکی کە لە بینی دوو چیایە ئەوەشی لێ چی پێ دەرێن دارخورمای لێ دەرێ گومانی من وابوو کە یانە لە بۆ یەمامەیە یانە لە بۆ منطقەی ئیحسایە پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم کە منطقەی فەدەکەوانێ کەواتە پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم پێشتر ئامادە چی ئامادەیەکی یەکجار باشی کردیە حتا حەزرەتی ئەبوبەکر سیدیق کاتێک کە دەیەوێ هیجرەت بکا فەرمێت و هیجرەت مەکە تاوەکو ئیزن دەدرێ دەیەوێ بیکاتە ڕەفیق کەواتە ئەی موسڵمان لێرە پێتەڵێ ئەی موسڵمان ئەگەر لەو پێغەمبەری قانون تێک نەچن کە دەبی هەوڵ بدا دەبی کار بکات دەبی تێبگا دەبی پیلان دابنێ دەبی استراتیجیە تێبی دەبی خوێندنەوەی لە بۆ ئەحداسابی دەبی حەجمی دوژمنی خۆ بزانی حەجمی دوژمنی چەندە مادام لو پیغمبری علیه الصلاة والسلام او نچیتە سەرێ خوای پەروەردیگار مباشر مداخلە بکات لۆ من و توش ئەوە ناچتە سەرێ کەواتە ئەتوش کە کوڕی ئەو زەمانەی لەسەرت پێویستە هەوڵ بدەی تێبکەی تێبکۆشی ماندی ببی وارووا پیلانت هەبی پلانت هەبی خوتەت هەبی دەبی محاولە بکەی هەر ئیشێکی کە لە پێشت بوو ئیشی بەسیتیش بی دەبی ئەتوو خوێندنەوەیەکی دەقیق و عەمیق لۆ ویشێ بکەی ئەمە لەبەر چ نەمانتوانی جێی خۆمان لەناو ئومەتی ئیسلامیا پێقەیم بکەین لۆ ئیسلامیەکان ئێستا لە ئومەتی ئیسلامی کەمینە و غەریبن لەبەر چ ێ باشە کابرای نوێژاکە کابرای ڕۆژاگری کابرای سوزدە لۆ خوای پەروەردیگارە با جەل جەلالوه لۆ نایێ موسڵمانێکی حەڕەکی نییە لۆ موسڵمانێک نییە غەمی دەعوەی نییە غەمی هیدایەتی عالەمی نییە لەبەر چی لەبەری بەڕاستی لە قانونی کەونیا تێنەگەیشتو فەرقمان لە مابەینی سنەتی ئەڵڵاهی سنەتی ڕەبانی لە کەوناس لەگە سنەتی بەشەریان نەکردیە برایانم قانونێک هەیە تەحەکوم دە هەموو دنیای ئەکا ئەویش ئەوەیە ئەگەر ئیش نەکەی نان ناخۆی مندارێکی یەزیدی مندارێکی مەسیحی دەگەر مندارە موسڵمانەکی لە مەکتەبێ بن ئەوەی ئەخوینی ئەو سەرەکەوی قانونە وەڵام شەو نوێژاکەم وەڵام سوزدەیە بەم وەڵام زکریەکەم ناشخوینم دەبی ناچی حیزبم شتواتە لە گۆڕێ نییە ئەوە دەرسی یەکەمی هیجرەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ناکرێت و هەموو شتەکان دەیدەی بە تەمای خوای گەورە ڕاستە بە تەمای خوای پەروەردیگار بەڵام خوا داوات لێەکە ئەبێ خۆت ئامادە بکەیت وەقولی اعملوا فسيرى الله عملكم ورسوله خوای پەروەردیگارە فەرمی ئین تەنصوروا الله ينصركم ئەگەر ئێوە یارمەتی خوددا بدەن جل جلاله یارمەتی دینی خوا بدەن کار ادعوا إلى سبيل ربك بلغ ببيغمبر يفرمي صلى الله عليه وسلم راقينا يا أيها المزمل يا أيها المدثر قم فأنذر ببيغمبر يفرمي عليه الصلاة والسلام خير خلق الله كواتا نابي مسلمان ساكن بي نابي مسلمان والله قولاني بيجي جو ولاتي جنا للتلفزيون يان تساو بيكوتن دقا كرت ليان برسي قوتيان بەتەمانی واز لە گۆرانیا بینی وتی نا هەتا هەزاری وچی خۆ دروست نەکەم هەزار دوێنێ بەسێ هۆزات تەمەنە ئەو ئافرەتەی کەوە لە پارتی کرێکارانە قیادەی سووتاندنی چەکەکانی کرد لە کەناڵ هەشتا چاوپێکەوتنێکی لەگەڵ کرابوو دوێنێ ئەزانی چی دەڵێ ئەڵێ ئەمەمان قبوڵ نییە گەریلاکانمان بچنەوە لە ماڵێ دابنیشن هەر یەکێک لە جێ خۆ دابنیش و بیستەکە دایک و باوچێ خۆ خەریکی ژیانی خۆی بی شتوا لە گۆڕەنە دەبی قانونێک دەربچی ئەمە جارەکی دیکە لە بۆ فکرێک کە هەیتمانە بێ کار بکەین و ئیش بکەین و تێبکۆشین و جارەکی دیکە بە شێوازێکی دموکراتی بینەوە مەیدانی درێژە بە خەباتمان بدەین دەیتخوا خوشکانی بەڕێزم برانی بەڕێزم چی هەیە لێوە بە منیشی دەگەردابی غەمی هیدایەتی خەڵکێکمان بووی دویتمان کاکە فران کەسەی بێدینە نوێژانە کە باوشۆ بچین سەرەکی لێ بدەین باسی دینی خوای پەروەردیگاری لەوە بکەین والله برایەکمان
لەو هەولێرەی ئافرەتێکی مەسیحی نابوو مسلمان بوو خوای گەورە هیدایەتی دابوو وتارێکی دابوو لە هەندێک برایە گوتبووی لە ڕۆژا قیامەتی خوای پەروەردیگار جەل جەلال و محاسبەتانەکە بە نەوعێکی کە لەژێر محاسبەی دەرناچن بەڕووی خەڵک پێویستی بەدەستی میهرەبانی ئێوە هەیە برایەکی دیکەم میوان بوو ئیمام خەتیبە لە تشیلی خەڵکی ئوردونە تیمامەسە بەخوا لەو فی لە تشیلیە 3500 نەفەر مسلمان کەس نییە باسی ئیسلامەتی لەو عالەمێ بکە دەیەوە هەموو وەسیلەمان لەبەردەستداینە برایان ئەو هەموو وەسیلەی پەروەردەییمان لەبەردەستداینە لۆی ئەخذ بە ئەسباب ئەبێ محاولە بکەینە تاوەکو دەبینە بەشەک دەبێ محاولە بکەین جوهدمان هەبی هەوڵمان هەبی و پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم دووەمینیان لە ژیانە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشاکەی پێغەمبەرە خۆ خوای پەروەردیگار لەگەڵیدایە بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بێ ڕەفیق دەرناچی لە بۆ کارێکی ئاواگری پێمانەڵێ لە ژیانە ئاگاتان لێبی هەڵبژاردنی ڕەفیق تەئسیراتی لەسەر ئینسانیە بێ ڕەفیقی ژیان هەر لەو گەنجانەی کە دەیانەوێت چکت چوکۆڕ چوو بکەن و عایلەی پێک بینن دەبی محاولە بکەن هاوبەش و هاوسەری ژیانیان نەوعێکی وا بن یارمەتیدەری یەکدیکە بن لە بۆ خەیر و هەم لە ژیانشت دەبی محاولە بکەی چونکە ئەڵێ حەسەنی بەسری دەیفەرموو لە ژیانتانە برادەری زۆر چاک پەیدا بکەن لەبەرەوەی لە ڕۆژا قیامەت یەک لەوانەی کە شەفاعەت ئەکەن لە بۆ یەکدیکەیە برادەری چاکە حتا فەرمی لە ڕۆژا قیامەتێ ئەوانەی کە دەچنە جەهەنەمێ تەماشاکەن براکەیان لە برادەرەکەیان لە جەهەنەمێ ئەچنە بەهەشتێ داوا لە خوای پەروەردیگارەکەن خوایە فەرحەتمان تەواو نابێگەوە نێتە دەرێ لۆیە بەڕێزانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک لە باشترین سەحابەکانی ئەکاتە هاوڕێی خوای پەروەردیگار لە قورئانێ مەدحیانەکە إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا أو آية دبيت دروش متى رجع قيامته مدحي دون فراءك بتني مدح بيغمبريناك عليه الصلاة والسلام وكوي هجرتي بيغمبري بيمان بلي للدنيا آقاتا للرفيقي بي خشي بالرزم أقدار بأفراد أقر بيتو أخرابو بەخوای تەسیرت لێ کاگەر بێت و ئافرەتە چی ئیمانداریش بی لەبن پەڕێ هەوریش بی نابی پێی باوەڕ بکەی بێ محاولە بکەی ئەتوو بە نەوعەکی خۆت ئامادە بکەی تەسیرت بەسەرەوی دابی لێ بەڕاستی هەڵبژاردننی ڕەفیق لە ژیانە لەو دەرسانەی کە لە هیجرەت وەریەگرین ئەبێ ئەوڕۆ تەرکیزی بخەینە سەر چونکە وەڵڵاهی ئەمن لە ژیانی مەلایەتیە زۆربەی و گەنجانەی کە دەمانهێنەکنێ یعنی کە ئەگەر بێت و کابرا بەرەو چاک چوو بیانە بەرەو خراپ چوو بی تەماشەمان کردیە ڕەفیق تەئسیراتێکی مباشری بەسەر ئینسانی داهەبوو وڵای گەنجمان هەبووە فەقیری گوتیتی مامۆستا یەک لە دوعاکانمەوە بکە دوعام لە برادەری خۆ کردە خوای پەروەردیگار لەسەر هیدایەت بەردەوامی بکە لێ بەڕاستی ئەبێ محاولە بکەین هەڵس و کەوتمان و هەروەها ژیانمان لەگەڵ ئینسانی چاک و ئینسانی باش ببینە سەرێ سێم دەرس لا مكان لليأس في الإسلام پیغمبر خوا صلى الله عليه وسلم لهجرتها فيرمانكا بوي اگر بيتو لو بري حالتي ضعيفي شابين نابي به واببي وەک مەدهۆشی شاعیر شعرێکی جوانی هەیە دەڵێ ئەوەندەی دەردی دەورانم دیوە ئەوەندەش خۆشیم بۆ خۆم دزیوە گەردوون زۆر دەوری بەسەرما داوە هەرگیز بێزاریم پیشان نەداوە ئەم ژیانەی خۆم بەژین زانیوە شیرینیم لە ناو تاڵیم ژیوە ئەبێ لە سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری هیوا ببی تەماشاکەی پێغەمبەری خوا لەوێ دەرەچی لە شاری خۆی وەدەرەندرێ حتى حضرت أبو بكر الصديق فرمي قسم بخوا بپیغمبر ما فرمي يا رسول الله خوا شاهد اگر بتو یکی چان سری خوی نوی بکا دمان بینن ایتر کوتایی دی افرمي ما ظنك باثنين الله ثالثهما چی اعتمادك لسر خوا جل جلاله بلام پیغمبری خوا صلی الله علیه وسلم لو رقایه خەریکی داواکردن و بانگەوازکردنە بڕۆ چیرۆکی دایکی معبەدی بخوێنەوە بزان چی پێڵێ چەند جوانی فەرمووە مامۆستای شاعر مامۆستا عاجز سید عاجز کە فەرمێ و مەڕێی دایکی معبەدی کە پێشان شیریان لێ نەدی هەردەستی دایێ ئەحمەدی بوو بە ڕووباری جاری من بڕۆن تەماشە بکەن چ وەسفەکی پێغەمبەریەکەن حتا ئەوانەی کە لە سیرەی پێغەمبەریان نووسی عەلەیهی سەڵات وەسەلام قسەی ئەو پیرەژنە ئەعرابیەیان کردیتە وەصف لە بۆ پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئەوەندە بە جوانی باسەکە ئەوەندە بە عەزیمی باسەکە تەماشاکەی وەڵڵاهی هیچ دایکێک ناتوانێ ئەوە وەصفی کۆرپەکەی خۆی بکە ئەوەندە وەصفی جوانی خۆشەویستەکەی خۆی بکە ئەوەندە عەجیبە وەصفەکانی باس ناکرێن بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێهیوا نابی خەریکی دەعوەیە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم بڕۆن تەماشای قسەی سوراقە بکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەطرودە و دەرێندرا لە شارەکەی خۆی بە سوراقەیە دەڵێ
هیوادارم بەوەی کەوا ڕۆژێک دابێت تاج و بازنە و هەروەها کڵاوەکەی کیسرات لەسەری بنێت چی هیوایەکە لۆی عەزیزانم ئێمە لە سەردەمێکین ئەگەر لە سەردەمی غەریبی شابین چوە جاران لەناو کۆمەڵگایکە پیاوێکی خراپ بووە دەیانگۆ فران کەسە نوێژنەکەرە بەڵام مەلعانە عەکس بوویتەوە دەرێن کوڕێ فران کەسێکی تە نوێژە سبەینە فران کەسە ڕیشی هەیە سیواچی بەکاردینی ها عەکس بوویتەوە بابەتەکە دوێنە و پێرێ گوناهکردن عیب بوو ئەوڕۆ عیبادەتکردن غەریبیە فران چیژێ فران کەسی نیقابە تەماشای چەند غەریبی و غوربەتە بەڵام نابی دەستەوەستان بوەستی لۆ لەبەرەوەی تو پەیامی حەقت لەگەڵە کەمی و زۆری شەرعیەت ناداتەتو بوونی حەق شەرعیەتە داتەتو ئەوەی کاتوو لەسەر ڕێبازی پێغەمبەرانی عەلەیهیمو السەڵات وەسەلام لۆیە خوا جەلە جەلالوو کە باسی ئەکتەریەتێکا لە قورئانێ بە زۆری بەزەم هاتێ باسی ئەکتەریەت لۆ لەبەرەوەی بەعەغلب وابوو عەقلیەتی زۆری نەعەقلیەتێکی مێگەلیە قیادەیەک هەیە دەیبا بەرەو ئەو شوێنێکەوە حەزی لێیەتی لۆیە بەڕێزانم وەکو پێغەمبەری خوا صلی الله تعالى عليه وسلم لە ژیانە ئینسانی گەشبین بن متفائیل بن ئینسانی وابن هیوا بەردەوام بالێتان بباری لۆیە عولەما فەرمون البەلاء موکول بالمنطق حتى دەفەرمی لە قسە لە قسەیە قەت وەمەرێ والله کاکە والله وەزعکە زۆر خراپە بەو خوای زۆر بێدینیە والله سبحان الله دقتم دایە حديثك پیغمبری صلی الله تعالی وسلم پیغمبر فرمی هر کس چی بره همو خلق به هلاک چو بخوی لخرا زیاتر به هلاک چو لو نایه یأز بلا بکیتو نایه بردان توشت جوانه کام ببینه وەکو سیدنا عیسای بەکە بەکن کە لەشە چی داتی پڕین بەلای حەواریە گوتیان ماشەڵڵا بۆ چەند ناخۆشی گوتی کەڵاکەی چەند ناشینە فەرمی ماشەڵڵا لە جوانی و سپی ددانەکانی بە ئاوا بین گەشبین بین هیوا بەخش بین یعنی ئێستا مەثەلەن ئێستا ئێمە لێرەین دانیشتوین ڕەنگ بی کابرا بڵێ باشە لۆ تەماشاکەی کاتی کە گۆرانی بێژێک دەچێتە شوێنێکی ئەو هەموو خەڵکە بە پیری وا دەچی تەبیعەتی بەشەری وایە عەزیزانم ستا لە هەر شوێنێکی زۆرنا بگەڕێ بڕۆ تەماشەیەکە با ساحیب بووک هەر لەوێ نەبی 50 ساحیبی لێ پەیدا بن بەڵام با دوو نەفەر بێن پارەی تازیەی لە بۆ بدەن لەوە تەبیعەتی بەشەریە لۆیە عەزیزانم ئیش لەسەر نوخبە بکرێ ئەوانەی کە نوخبەن ئەبێ واتێ بگەیەندرێن بەردەوام ئینسانی هیوا بەخش بن لە ژن و لە پیاوە خاڵێکی دیکە کە خاڵی پێش کۆتاییە بەڕاستی ئەوەی کە گرنگ و مهمە التەضحیەة من ئەجل المەبادئ لە سیرەی پێغەمبەری خوا فێرە بین هیچ منهەجێک هیچ بەرنامەیەک بەبێ قوربانیدان ناگاتەڕێ هیچ کاروانێک ناگاتە مەنزڵ ئەگەر بێت و قوربانی لە پێناو نەدرێت بڕۆ تەماشای تەضحیەی پێغەمبەر و یارانی بکە عليه الصلاة والسلام أبو بكر فرمي رضا ورحمة إخوائي پروردگار اللي بك رفيقي غار أبو بكر وما أدراك ما أبو بكر فرمون تاك صحابية كهم جاري لاستراتيجية بيغمبري ببي وقوت الحالي دبو أفرمي لا رجال روشت بين كان لبيشي دروي بس بين كان لباشي دروي بين كان لتنشتي وبين كان لتنشتي فرمي يا أبو بكر تشيت يا رسول الله روحهم جانم با قربانی جانت بی یا رسول الله صلی الله علیه وسلم مگر شتێکی شهاد با پێشی من با مەرجی من بەڕای مەرجی تو بکەوی چ قوربانی دانێکە لە پێناو چی خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیتوانی پەشێمان ببیتەوە لێ ببیتە گەورەی قوڕەیشیە بەڵام ئەو استراتیجیەتەی کە بە گەورە پیاوانی قوڕەیشی ڕاگەیان والله یا عەمی لو وضعوا الشمس ئاها في يميني والقمر في شمالي اگر يعني چی يعني اگر بمكن مليك همو دنيا بمكن اقليم جيل لو سري دنيا عايدين بي دزبرداري او بانگوازي ببم بانگوازكا دزبرداري نام سياستا تماشاكي 2 مليار نفر لو سري دنيا برو كتابك يا بناي وجاء رجل من اقصى المدينه باس لجياني داعيه المانيا كابرايه سوربيستي الماني لو سري ده بەیەک دەنجی هاوارەکە لەو سەری دنیاە بەخوا برادێک باسی نیوزلەندای لۆ کردم کە جەزیرەیە دەبی لە بەحرەی لۆ بچی تی 6,500 نەفەر بووین لە پایتەختی وێ نوێژی جێژنەمان کردو مە چییە؟ ئەوە نەتیجێ و قوربانیدانەیە نەتیجێ و غەریب و غوربەتەیە کە ئەو هەموو یارانە و سەحابانە ئەیان بینی لە کاتێکە مامی علی باسی پێغەمبەریەکە عەلەیهی السەڵات وەسەلام لە جەنگی بەدرە فەرمی لە بەیانی جومعەیە هێشتا شەڕ دەست پێ نەکرابوو لە شەوێ تەماشەم کرد پێغەمبەر خەوی نەچوویتە چاوە خەریکی دوعاکردنەیە ئەفەرمی هێشتا شەڕ خەریک بوو دەستی پێ کرد چوومەوە گەڕامەوە کنی سەیرەکەم سەری لە سوزدەیە دەیفەرموو یا ڕەب
فەرمێ بەخوا چووم بەسەر هەموو جێشی داگەڕام دیسان هاتم تەماشاکەم هەر سەری لە سوزدەیە ئەپاڕێتەوە لە خوای پەروەردیگار جەلە جەلالوهو یا ڕەب یا ڕەب یا ڕەب فەرمێ جارێکی دیکە چووم جەولەیەکی دیکەم لێدا هاتمە و جارە فەرمێ سەری هەڵبڕی فەرموو یا عەلی موژدەت لێبی خوای پەروەردیگار موژدەی سەرکەوتنی ناردووە لەوە هەموو غەریبی و غوربەتەیە سەیرکە 13 جار محاولەی اغتیالی کرایە 13 جار محاولەی کوشتن و شەهیدکردنی کرایە بڕۆن تەماشای چیرۆکی حەمزەی بخوێننەوە فەرمێ ئەو کاتێک کە جەنازەیان هینانەوە هەر یەکێک دەگریا لۆ نەفەرێکی دەیفەرموو ئەمما حەمزە فەلا بەواکیە لەها بەڵام ئەوڕۆ کەس نییە لە بۆ هەمزەی بگریێ فەرمێ خەبەر گەیشتە ژنە ئەنسارە وتیان یا ڕەسوڵ الله ژنا خڕکەینەوە هەموومان لە بۆی بگرێن و شینەی لە بۆ بجێڕین چ غوربەتێکە لێ بەڕێزانم وامەزانن ئەو نورەی ئەوڕۆکە لەبەری دانیشتوون بە ئاسانی هاتووە بەخوا بە هەوڵ و ماندووبوون و جوودی هەزارەها لا و زانا و دانا هاتووە وامەزانن بە قووەتی خۆمان گەیشتوینەتێ بەخوا و هیدایەتەی ئەوڕۆکە ئەمن و تو لە ژێری دانیشتوین پێغەمبەر گریاوە لە ئەبوو تاڵیبی مامی بەنسیبی نەبووە حەزرەتی نوح لەبەر خوای پاڕاوەتەوە خوای اعترازی لێگرتووە لەسەرەوەی ئینەهو لەیسە من ئەهلیک داواکە خواوە کوڕێ منە با بە هیلاک نەچی تازە قەدەری خوای پەروەردیگار وایە کوڕی تۆ نییە تر بەمەعنە ئەوەی لە ڕابێتەی عەقیدەیە ڕابێتەی لەگەڵە تو جیاواز لێ بەڕێزانم ئەو تەصحیح کە پێغەمبەری خوای دایەتی عەلەیهی سەڵات وسەلام لەو ڕۆبووە تاوەکو من و تو لە بانجی تەوحیدە لێرە دابنیشن سیر کە ئەگەر بێتەوە من و تو لە دایکێکی موسڵمان لە عایلەیەکی موسڵمان لە دایکی نەبووینایە دەبی ئێستا چی باین دەبا وەزعمان کوو بووایە ئەو خوایەمان نەناسیبایە نوێژمان نەکردبان زیکرمان نەبوویایە ئەو ڕاز و نیازەی کەوا لە شەوی تاریکا لەگەڵ مەولای خۆتەکەیت لە کاتی هەبوونی غەمە لە کاتی هەبوونی دەرد و بەڵایە هەمووی بەرەکەتی ئەو تەصحیحەیە کە پێغەمبەری خوا دایەتی عەلەیهی سەڵات وسەلام لێ بە وەفا بن لەگەڵی عەزیزانم کۆتاییەکەی بەوەی دینم لە هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەک شت و نوقتەی زۆر گرنگ هەیە ئەویش ئارامگرتن بۆ گەیشتن بە نەتیجە پەلە نەکردن ڕێزانم یەک لە گەورەترین مشکلەکانی ئێمە وەکو مسلمان ئەوەیە بەردەوام خۆمان لەگەڵ خەڵکێکی دیکە یعنی مقارنە ئەکەین لۆ ناگەینە نەتیجە ئەوە نەتیجە عایدی من و تو نییە زۆربەی زۆری سەحابەکانی پێغەمبەری خوای نەیان بینی ئیسلام بگەتە ئەو سەر و ئەو سەری دنیا بۆ چێ دیتی برانم خۆ حەمزەی فەقیر خوای پەروەردیگار لەگەڵ ئەومان حەشر بکات لەگەڵ ئەو 72 سەحابە بەڕێزەی مصعب ئەو گەنجە بەڕێزەی کە دایکی بەجێشت بوو خۆشەویستی داچێ بوو طبعاً نازاندرایی داچێ بوو یعنی فەقیرێک خۆ پێی نەکرا جارەکە دیکە بگەڕێتەوە مەکەی ببینی کە گەورە پیاوانی قوڕەیش هەمویان زەلیل دەبن و کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله بیلالێک لەسەر بانجی بەیدی بانجی تەوحید بەگوێ بە شەریعەتادا نەیان بینی لۆیە پێویستمان بەڕاستی بە ئارامگرتنە بە سەبرگرتنە ئەم کاروانە پێویستی بە سەبری پێغەمبەرانە بە تەصحیحەی پێغەمبەرانە پەلەی ناوێ لە سەرەتوو نییە خەڵک هیدایەت بدریان هیدایەت گرنگەوێت و پەیام بگەینی لۆی لە ڕۆژە قیامەتە پێغەمبەر دێن فەری پێغەمبەر دێ یەک نەفەریشی دەگەدانیە یەک نەفەریش ئیمانی پێ نەینایە پێغەمبەرێکی وەکو سەیدنا نوح عەلا نەبینا عەلەیهی سەڵات وسەلام وەکو واردە 950 ساڵ کاری پێغەمبەرایەتی دێ 8 نەفەر ئیمانی پێ هینایە مهم نییە بەس گرنگ لێرەوەیە تو سبەینە چ توێ لۆ خزمەت خوای سبەینە چت کردیە وەرە دامان ناگەر هەو شۆکە بمری چ توێ چەند نەفەر لەسەر دەستی تو هیدایەتیان وەرگرتیان چەند ماندووبوون و تەصحیحەتدا لە پێناو کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله صلی الله تعالی عەلەیهی وسەلەم لۆی عەزیزانم زۆرن ئەو دەرسانەی کە لە هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێریە بین بەڵام ئەوانەیان گرنگترینن بە تایبەتی تەصحیحەدان لە پێناو مەبدا و هەروە ئەخذی بە ئەسباب و هەروەها ئارامگرتن و لە هەمان کاتشدا بێهیوانە بوون بەڕاستی ئەوانە ئەگەر بێت و وامان ئەو سەبەبانەمان لە ژیانی خۆمان جێبەجێکردن بەخوا جارێکی دیکە مەدینەیەکی دیکە دروست دەکەینەوە لە ماڵی خۆمان لە دڵەکانمان دڵمانە بیتە مەدینستان ئەگەر بێت و سیرەی پێغەمبەرت تەطبیق کرد بەخوا هەم لە دنیا سەربەرزەبی هەم لە قیامەتیش خۆشبەخت خوای پەروەردیگارە مولایەکی موفق بکە داوا لە خوای پەروەردیگارەکەم لە ئاخیری وتارەکەم بەناوبەرز و صفاتە جوانەکانی بە ئیسمی عەزەمی داوای لێکەین بەوەی کە لە لای ئەوە پیرۆزە وڵێن یا ڕەبی خوای و خاتری گەورەی خۆت خودایە وامان لێ بکەی بەکارمان بینی تەبدیلمان نەکە اللهم استعملنا ولا تستبدلنا يا رب العالمين يا ربي خوایە بە خزمەتکاری دینی خۆت قبوڵمان بکەی
یا ڕەبی خوا شارەزامان بکەی لە دینی خۆت شارەزامان بکەی لە سیرەتی پێغەمبەری خۆت یا ڕەبی خوا وامان لێ بکەی بە ڕێبواری کاروانی ئەو پێغەمبەری قبوڵ ببین یا ڕەبی خوا لە خاتری گەورەی خۆت سەبرمان بدەیتێ سەباتمان بدەیتێ ئارامیمان بدەیتێ یا ڕەبی خوا وامان لێ بکەی کە گەڕاینە لای تو پێغەمبەری خوا حاشاییمان لێ نەکا قبوڵمان بکە خودای لە خاتری گەورەی خۆت لەکەم کوڕەکانمان ببورە وصلى الله على سيدنا ونبينا محمد الأمي وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا السلام عليكم ورحمة الله وبركاته يا رسول الله لضلي خوم قل سؤالكم كتسونتك صحتي لتام يشخيتو لما ويزقواتي رفقا كجانم كم بقرباني وزبانم شاد وروشن كان والصلوات دان لقياني برون برلازام زامكم قرانا كبانجي فارمو قش خالشي قريان بريان هاتاوا اي بيغمبر برون برلازام زامكم قرانا هواي ذرداكام بيغمبر مدينة دايم برنورا
حياتي من وصالي توم مماتي كان من فراقي توم الانباني خيالي تو علاجي شتواركا الانبري خيالي تو علاجي شتواركا صلوات دبنير النرسات لبال واصحاب لجمالي نبي صلوات دبنير النرسات لبال واصحاب لجمالي يكبو خليفي برهقي بو بكر صديق أو يار ريش سبي أولي زاني بتحقيق أو قام في ذاي مالو سري سرداري تصديق أو ري تريق وغمخرو هم رازي صديق أيار تو رفيقي نوغار كسبر بوي بوجار ببرشقي نبي أيار تو رفيقي نوغار كسبر بوي بوجار ببرشقي نبي أي عمري فاروقي نبيتو فاروقي حق بتالي شيري بأن شوشكلا دوهر بتو كفر وغلالي لا يخير تبي بعد نبي بوي برزي نبي بور كمالي أي بفدي سامو بفدي عزوة عمري بمثالي أي شاء كتخينة رجال بخلني أعدال برشقي نبي أي شاء كتخينة رجال بخلني أعدال برشقي نبي صلوات دبنير أرسال لبوال وأصحاب لجمالي نبي صلوات دبنير أرسال لبوال وأصحاب لجمالي نبي اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم